هەموو هاوڵاتیانیش هەموو تاکیەم کۆمەلگایە لە کاتی پێویستە ئەوەی کە پێویستی بوو کارەبا لەو کاتەیە بەکاری بهێنێ بۆ کەمترین کارەبا لە کاتە پێویستەکانی خۆمانە بەکار بهێنین و ئەوەی کە زیادەیە کۆتایی بەکاری نەهێنین و گڵۆپی زیادە یان ئامێرە زیادەکان کە پێویست نین بەکاریان نەهێن بۆی کە بتوانرێت لە کەمکردنەوەی گڵۆپێکە ماڵێکی تر ئەتوانین ڕووناک بکەینەوە و ئاوەدانی بکەینەوە. ئاشی هەوڵاتیان لە بەکارهێنانی کارەبا بەڕاستی پێویستە هەموو لایەکمان دەست بە کارەبا وەربگرین چکە سامانێکە بۆ هەموو هەوڵاتیانە بەبێ جیاوازی پێویستە هەر تاچێک لە لای خۆیەوە هەست بە بەرپرسیارەتی و کاتن کە ئەمە سامانێکی نیشتمانیە. پێوەری زیرەک پێم زۆر باشە چونکە زیاد لە حەد هەوڵاتیان ناتوانێت لەوە زیاتر کارەبای زیاتر بەکار بێنن وە دەبێ ئێمە دەست پێش خەر بین لەوە یارمەتی حکوومەتی خۆمان بدەن بۆ ئەوەی کێشەی کارەبا لە وڵاتە بەدوای چارەسەر بێت. پێم خۆشە کارەبا چاک بێتەوە و بەردەوام بێتەوە و چارەسەر بیکەن. حکوومەتی هەرێم بە ئێمە وڵێت کە دەست بە کارەباوە بگرین بەڵام لە کاتێکا وا دەڵێت کە ئێمە کارەبامان باش نییە بۆ ڕادی کە ئەو وڵێت کە دەست پێوە بگرین. کارەبا کاتێکا بە دەست پێوە بگریت کە من لێم زیاو بێت ئیسا من و ماڵۆمان ئیشمان بە کارەبایە کە کارەبایەتەوە هەمومان مەجبوری پەلەبەر ئیشەکانمان بکەین.